زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بۆ یەکەم جار پێشانگایەکی هەلیکار بۆ دەرچوان و قوتابیانی زانکۆکە ڕێکدەخات. لە پێشانگەکەدا 50 کۆمپانیا بەشداریان کردووە و 150 هەلیکاریان ڕاگەاندووە تاکو قوتابیان سوودی لێ ببینن. نزیکەی 50 کۆمپانیا بانگەشتمان کردن بۆی لە پێشانگداگە هەمویان کۆ بکەینەوە لە ڕێگەیان پێشانگایەوە هەلیکار بۆ دەرچوانی زانکۆمان بڕەخسێنین تاوا بکەنە سەرکاری خۆیان. لەم کۆ پێشانگایەدا نزیکەی 150 هەلیکار بەڵێن بە ئێمە دراوەکو زانکۆ بۆ دەرچوانمان دابمەزرێنن و ئێمە لە ڕێگەی سنتەری گەشەپێدان بۆ کار بە دوواداچون بۆ بەڵێنی ئەو کۆمپانیانە دەکەین بزانین تاوەکو چەند ئەو بەڵێنانە کە بە ئێمەیان داوا بۆ دامەزراندین دەرچوانمان و شێوازی کارکردنیان ماوەی گرێبەستەکانیان پێمان وایە ئەمە هەنگاوێک و خۆناغێکی سەرەتاییە پلانی ئێمە ئەوەیە کە بۆ ساڵی داهاتوو ئەم پێشانگایە فراوانتر بکەین. لەگەڵ ئیسماعیل کە قوتابی قۆناغی سێمی زانکۆیە گفتوگۆ دەکەم لەبارەی هەلیکار بۆ قوتابیان. ئیسماعیل ئەزمموی چەند مانگێکی خۆیم بۆ باز دەکات لە وڵاتی پۆڵەندا کە قوتابی هاوتەریب لەگەڵ خوێندن و پسپۆڕەکەی هەلیکارێکی بۆ دەڕەخسێندرێت کە دەتوانێت ژیانی خۆی دابین بکات، بەڵام ئەوەی لە کوردستان هەیە بە کاتێکی زۆر و بڕەپارەیەکی کەمی پێدەدرێت. ئێمە بۆ مای چاد ڕۆژ سەفەری وڵاتی پۆڵەندامان کرد باشە لەوەندەر دەتوانی خۆت بۆ پسپۆڕە کاتە لێکوانە خۆت پێ بژێنیت نمونە دەتوانی کە لەگەڵ خوێندنەکەت بە تاکید کە بە خوێندچین دەتوانین لەگەڵ خوێندنەکەت ئیشێک بکەیت. هەلیکارێک هەیە ئەو کەسەی کە دەوێت هەلیکاروێتن ڕاستەخۆ قسەی لەوی وەردەگرن کاشمێرێک پێ دەکرێت ئیش بکەیت نەک فول تایم لێرکوانە 12 ساعت 14 ساعت ئیش بکەیت بە موچەیەکی کەم وا دەتژێنن ئەو هەلیکارێک کە پێویستە هەدبیتن بۆ ساعتیشکردن بەشی بژێوی ژانت بکاتن. ساڵانە لە هەرێمی کوردستان هەزاران قوتابی بڕوانامەی بەکالیۆرۆس و دبلۆم و جۆرەکانی تری بڕوانامە وەردەگرن، بەڵام بە هۆکاری ئەو قەیرانە داراییەی دروست کراوە ئەو دەرچوانە یان کاریان دەست ناکەوێت یان گەرکاریشان دەست بکەوێت لە دەرەوەی پسپۆڕەکەی خۆیان دەبێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.